کاتەتان باش بەیان دزەی ئەندازیارێکی پێشنگ و ناوێکی دیار لە ئاسمانی ئەندازیاری لە هەرێمی کوردستاندا چەندین پۆست و پلەوی کارژێری وەرگرتووە لە ناوەخۆ و هەرێمی کوردستان و لە دەروە لەسەر ئاستی عێراقی فیدرال دەست و پەنجەی بە بواری ئاوادانکردنەوە و نیشتەجێبووندا زۆر دیارە. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی بەیانخان دوای دابڕانێکی 15 ساڵی لە هەموو میدیاکان بە خێراتنی دەکەم هەر خۆی و هاوڕێکانی دوو ئەستێرەی گەشاوە لە ئاسمانی ئەندازیاری هەرێمی کوردستان کاک عەبدوڕەحمان گەزنە و کاک عومەر برایم بەخێر بێن. پلە بەیان وا بزانم تەواوە 15 ساڵە بەڕێزت لە میدیاکان دەرناکەوی. سوپاست دەکەم کە هاتیە بەرنامەکەمان. والله يعني ڕاستە 15 ساڵە و نیازیشم نەبوو قەت دەرچم بە زوا دیارە درم نەرم بوو. درت نەرمە هەر بە خۆت. ڕاستە موافقەم کرد. طبعا ئێستا لێم دەپرسن دەڵێن لۆ پێی دەڵێ پلە بەیان کە گەنجیشە. بەێ خۆت هەموو بزان وات پێ دەێن هەمووی وان پێ دەرێن لا ینی گەورەی لە گچکەی هەمووی کو ئەوەکە هاتیە پلە بەیان پلە بەیان وەکو ڕێزەک وەکو ڕێزەک وەکو محەبەتێک وەکو خۆشەویستیەک ینی وا بزانم ینی بەبەختم عالەمەکە زۆر ئەمنی خۆش دەوێت جەماهیرێکی زۆرم کەسێکی خۆشەویستی. ئێستا بە چ خەریکی بەیانخان؟ بە ئیش کاری خۆم بە خێزانی خۆم بە ئیش تایبەت يعني لە ئەندازیاری دوور کەتیەوە نا لە ئەندازیاری ینی کە ئیشتی خۆم دەکەم ینی بەس لەوانەیە لە کەرتی لە کەرتی تایبەت لۆ خۆم. کاک عەبدوڕەحمان بەخێراتی ساڵەها ساڵ مدیری ئاوی هەولێرە بووی دواتریش ئێستا دواتر لە شارەوانی دواتریش ئێستا لە سندیکای ئەندازیارانی کوردستان. چەند کتێبێک یان کتێبە کتێ کاک عەبدوڕەحمان؟ یەک کتابم هەیە. یەک کتێبێ لۆ نەبووە چەند کتێبێک؟ زۆر وای کرد. زۆر وای کرد. ئێستا بەچ خەریک کاک عەبدوڕەحمان؟ ئێستا هەر بە سندیکای ئەندازیاران و هەندێک کاری خۆشم هیچ خۆم. سەحەتت باشەوە الحەمدولیلا؟ سەحەتم باشەوە. تەواو؟ تەواو. کاک عومەر بەخێر بێی ناوەکی زۆر دیاری بواری ڕێگا و بانوشتووە. بەڕێز دێستە بەس خەریکی؟ وەڵایی ئێستا چیش ناکەم تقریبەن بێشم. باشە خوێندن نووسین شتیوا ئەوە باوێ بەقەدەر ئیمکان لۆخم بیش و کاری ئەوەی دەکەم نەبی دابڕابین بەڵام ئیشی هەندەسەی ناکەم لەبەرەوەی مەجای ئیشم هەندە نییە ئیش بکەین هاوینانیش بێ خۆم بەرە باخچە و ماخچەی خۆمان لە شەقلاوەی مەشغول دەبین. سپاس دەکەین. پلە بەیان وا بزانم 6 ساڵ وەزیری ئاوادانکردن و شتەجێک بوونی عێراق بووی لە 2006 لۆ 11 2006 نهایەتی 2000 دەبرێ بدایەتی 11 لۆ 11 لە فترەی مالکی بوو نەبوو؟ لە فترەی مالکی بوو ئەوە پێیان دەگۆ حکوومەت دائیمە چونکەی پێشتر چەند حکوومەتێک تەشکیل کرایە عەلاوی نازان پاشیوی چێ بۆ حکوومەت ئەوجە حکوومەی دائیمە ئەمە ئەوەل وەجبە بووین. ئەو کا فترەکەی زۆر ماوە باش فترەی باش بوو 4 سال و نیو چونکە خۆی 4 سارە 6 مانجش تاخیر بوو حکوومەت ینی درەنگ تەشکیل بزانم پلە بەیان پاشت و ئەو پۆستە هەر بۆی کوردان پاشت و بەنجین و نازەنین پاشی من بووە ئەوەلی بووە تیار سەدری دووبارە بۆ تیار سەدری دوای بۆ ئافرەتەکی مەسیحی خەرجی بەغدایە ئەوجا کاک بەنگین ئەوجا نازەنین خان نانە تقریبان پاشتووەی لێ هات کورد بڕک دەستی بۆ پۆستەی گرت دیارە کاریگەری دەست و ئیشی تو بووە مەسەلا. واللهی ینی ئەم من مەدحی خۆم ناکەم حەزەکەم باسکەی کە چوومە وزارەتی ئەمار کەوادری کورد هەبووە لە ناو وزارەت بەس هیچ پلە پۆستیان نەبوو ینی کە پلە پۆستەکانم تەوزیع کرد لە وزارەت حسابی هەموو تەوائفم کرد ینی ئەو وەختی خصوصا ظروفێکی زۆر نالەبار بوو کە چوومە بەغدایە بەڵێ هەتا کەس گلەیی نەکە فەوەی ینی حتا جەماعەتی تورکمان دوو مدیریە عامەیان هەبوو جەماعەتی برین شیعە ئەغلەبیە بنا ئەوان عەدەدی کورسەکانیان برین پۆستەکانیان زیاتر بوو لە مدیرە عام و ئەوانە سنە هەروە ینی زۆر بە عەدالەت هەتا مەسیحیش ینی ئەوانیش وەم کرد شتێکی زۆر تەوازن بەس بەبێ ئەوەی بزانم ئەوە عایدی حتا کوردەکەش عایدی چ حیزبەکە لە چ جیهەتە چییە
ئەغلبیان کەوادری وزارەتیش بوون هەموو ئینسانی فەنی بەس ئیشکردن قورس نەبوو لەوێ پلە بەیان لەو بداية ناحية أمنية كتسمى وزارتك يعني إشكاني زورنا لباربو مشاريع هەمووی ڕاوەستا بوو مقدمەیان وەرگرت بوو هەندێک هەڕایان کرد بوو يعني هەلە بدايات رأسا ئەمن قائمەکەم کرد 25 شەریکە هەشتمە قائمە سەودا چونکە مقدمەیان 120 وەرگرت بۆ ڕۆیشت بوون ئەسەری مەشروعەکانیش نەبوو بەس بە هاوکاری کەوادری وزارەتی خۆمان يعني بەڕاستی وزارەتی ئەمار کادری فەنی يعني زۆرێک پێچ تێدایە بە قابلیەت تانیمان وزارەت بەرەو پێش بین شەریکات مفلیس بوو شەریکات کە من هاتمە دەرێ ئەوی ساحێ پارە بوو مەشاریعمان زۆر وەردەگرت لە حکومی لە ئەهلی هەیئەی ڕێگەوبانمان هەبوو ئەوانش ئیشەکی زۆریان کرد هەیئەی مەبانیمان هەبوو هەیئەی ئیسکانمان هەبوو چەندەها مجەمەعاتی سەکەنیمان دروست هەنجی دروستان کرد ئێستا دەینەوە بەڕێزت بەیان خان کاک عەبدوڕەحمان ماوەکی زۆر چی باسم کرد مدیری ئاوی هەولێرێ بووی ئیشەکی باش کرا لە کاتی بەڕێزت هەندێک قسەی خۆشم لۆ بکە هەندێک بەسەرهادا هەولێر بێ ئاو دەبوو وەزع خۆش نەبوو ئەمە وەختی کە من مدیری ماومەجاری بووم ماومەجاری پێکەوە بوو یەک دائیرە بوو لە ناو شێخەڵای بوو ئەوەی لە ئەو ناو بازاری نیشتیمان بازاری نیشتیمان دایرەی کاری بانقی ڕەشید بوو لەوێ بینایەکە بوو دایرە ئاو کارەبای تێدا بوو ئەو وەختی ماومەجاری پێکەوە بوو نەبووە دوو دایرە ئاویش ئاوی هەموو هەولێر بوو یعنی محافەزەی هەولێر بە قەزا و ناحیەوە بە ناو شاریەوە یعنی هەتا حاجی ئۆمەران و هەتا ئەو منتقانە هەموو قەزا و ناحیەکانیش هەر عایدی مەبوو ئەو وەخت تەمانیشەکی قوڕس بوو دایرەکە زۆر بوو دوای لێک بووە مەجاری بۆ دایرەکی دی ئاوی دەوروبەر کراوە ئاوی دەوروبەر کراوە قەزا و ناحیەکان چوونە دەوروبەر ئاوی هەولێری بەتەنێماوە ئەو وەختی زۆر ناخۆش بوو ئیمکانیەت زۆر کەم بوو هیچ حکوومەت ئیمکانیەتی کەم بوو جێەکانی زۆر بوون و مەشروعەکانی ئەغڵبی ڕاوەستا بوون ئەوجا مەشاکیلی ئاو زۆر بوو بە تایبەتی لەناو هەولێرێ بە حکمی قفل و ئەو شتانە دەبا ئەمە کۆنتترۆلی بکەیت چکات و چەند گەڕەکە هەیە ئابێ ئاوە چەند ئاوی نییە بردوونوی هەبوو دەبا هەمووی ئەوانە قفلی لۆ تەرتیب بکەین حکایەتە خۆشم لۆ بلێ لەوانە وەڵڵاهی حکایەت گەلێک زۆرە ممکنە ئەتوش ئەوەت هەبی لەسەری زۆر جاران ئەتوو جارەچی کاریکاتەرێکت کرد بە حەزر لە کاریکاتەریە وا بزانم قەلوێرەکت دانابوو نەفەرشت دانابوو مزەخەشی لەکن بوو لە دیار مزەخەی ئاوێ دانیشت بوو و مشاکلمان زۆر بوو بەسەراحەت یعنی خەڵک دەهات بە تەنەکەی مزاهرەشیان دەکردوانە بوو داهاتن بەرێ مزاهرەیان دەکرد خەڵکێکی زۆر دەهات پێردەکەی ئەوجە خاستە نژن لەبەرەوەی ئەوان ئاوشتویان دەهینا بەتەنەکان دەهاتن پێش دەرکێ ڕادەوەسان بەخۆ بەتەنەکەەوە زۆر قەرەباغیان دەکرد و وەچی مزاهرەچی بوو هەتا هێورمان دەکردن و دەگەریان دەچوون و دەمانگولۆتان حال دەکەن و هەندێکمان پێ حال دەکراوە هەندێکمان پێ حال نەدەکراوە بەو شکلانە بوو دەست خۆش بی کاکمەر بەڕێز هەر وەکو کابڕەحمان لە بواری توڕق لە مێژە لەو بوارێک دەکەی کاتی وەش بڵێن زادەکان هەر وانە بوو بەو شێوازە وەنی هەر ڕێگای هاملتۆنمان هەبوو بیدایەتی سەرەتایی بەڵێ ئێمە لە سەرەتایی دامەزراندنمان لە ڕێگاوبان لە ساری 79 ئیشی ڕێگاوبانمانە کرد وەختی خۆی پێش ئەوەی شەڕی عێراق و ئێران دەست پێ بکات لە ڕێگای سپیلێک لە بۆ خەلان لە بۆ نەواخین هەتا هاودیان ئەمن لەوێ مهندسی مشریف بووم لە قاتعی خەلیفانەیە دواتر پاشەوەی شەڕی عێراق و ئێران دەستی پێ کرد هەموو ئیمکانە هەموو شتەکان ڕاوەستان ئیمکانیات هەموو لە بۆ مەجود حربی ڕۆیشت دواتر ئێمە سەبرە ئەندازیارەکان بە تەناوێ جێگا گۆڕچۆمانە کرد چوینە بەسڕا و ئیدی دەهاتنەوە وای لە ئەو کاتی من چوم ساری 82 هەتا 87 ئەم 5 سال لە مەجد حربی مامەوە لە بەسرا بەرێ هەموو شارقی بەسرا و مفا و ئەو منتقانە ئیشمان لێ کرد دواتر کە هاتمەوە هێشتا شەڕانەوەستا بوو جارێکی تر تووشی منتقی سیدەکان بووم
ئەو ساڵیش يعني لە جنوبی عێراق ئەوبەری ئەو جاهاتمەوە سیدەکان لە سیدەکان ئەو هاوینی ئیشمان کرد ساڵی 1970 تقریبا 133 کیلۆمەترمان ئێمە لەو قاتعی ڕێگا کرد لە بۆ عسکەری حەمسود حربی ئەو کاتی کە شەڕ ڕاوەستا دواتر ئێمە مەجبور بوون تووشی ئیشی خۆمان بین ئیشی ڕێگاوبانی پەرپێدانی کوردستان بە تایبەتی شاری پارێزگای هەولێر لەو فترەی چش ڕووداوەکی خۆشتە چوار ڕووی نەدا مەسەن لەو ڕێگاوبان و شتان خودایی ئێمە تووشی ڕووداوی زۆر بووین یعنی بەڕاستی جاگەر لە بەسڕە بە یەکجاری زۆر جا تووشی وا بووین برادەرمان لە دەستدا ئێمە خۆمان چەندین جار تووشی حەوادیس بووین لێ ئەدراین جاروە هەبوو ئێستا برادەرمان زۆرن ئەوانی لەگەڵمان لەوانەیە گویان لێبی جاروە هەبوو بە خۆمان نازانین قورتار بووین کەتیان یەک ناو ڕاجیمەن لێدران هەموو چاچمەکانمان ئەدیت نەمزانی یعنی قورتار بووین بە هەندێک زۆر کەسیشمان لەدەستدا خوا عەفیانکە ئیشەکە ئەوەها بوو دەبووە بە شەو ئیش بکەین جار و هەبوو 40 شەو ئیشمانە کرد بە شەو بەبێ لایت بەس بەوەی بە ڕێگاکە یان ساترەکان دروستکەین ئیتر ئەوها بوو ئێمە لەبەر عسکەری وا توش بووین خاتی خۆی ئێمە هەمووی تەجیل بووین لە ئەسکەری چ کادرەکانی خۆمان چە مهندسین دەستخۆش دەستخۆش بڵێ بەیان ئەتو لە کاتی ئەوەندە ساڵە کە ئیشت کردیە مەسەلەن چەندین ئەندازیارت پێگەیاندیە چەندین کەوادری باشت پێگەیاندیە بێگومان بەسەرهاتی خۆش و ناخۆشەیە حەزم لێ هەندێک بەسەرهاتم لەو بژێڕیەوە طبعا من يعني لساري حفتا وهشتا خرجم كرديا مهندسي طرق بويما لا طرق لقى كاك عمري مجموعة زور غريزي جماعتي سليماني أغلب ما كتبين طرقي هوليري مهندسي زور قرم إشيان كرديا دواكا گەیشت پلۆ پۆستم وەرگرتیا زۆرم هەم لە گەرم بووینەوە هەم لە بندەستم بووینە لە نەقابەی عینەشت ئیشم لەگە کردینە یعنی ئەمن ڕێز و احترامی هەمیان دەگرم خصوصا مهندس بە دەرەجەیە کە ڕەفیق ئەوەی خۆ من پیشەی خۆ من ئینسانی محتەرەمن ئەوجا بڕێک وها لە کۆڵ نابینەوە بڕێک بیرۆریم لۆ بژێرەوە یعنی بیرەوەری یعنی خۆش ناخۆش مەسەن کە لە ژیانی مەسەن هەندەسەیەتی خۆش یەکەم مەشروعت چ بووە یەکەم مەشروع من هەزار ڕەحمەتی لێبی مدیر مەشروعمان ناوی کاک عەبدولخالق بوو خەرچی هەولێرە مهندس عوسمانیش هەبوو عوسمان مهندس بەێ عوسمان مهندسیش لە گەروی بوو مهندسێکی میکانیکیشمان هەبوو ناوەکەم لەبیر کردی ئەمن یەکەم ئیش لە گۆمەسپان خانزادم ڕێ طبعا ئەو وەختی ئیشیان نەدەدا ئافرەتان بەواسەی خزمەکەم لە ئەمە طرقی هەولێرە عایدی مشایشی مالی بوون لە کەرکووک مدیر عام دادەنیشت بەواسەی خزمەتی خۆم مهندسە هەوری هەبوو هەوری تالەبانی تەلەفۆنم لۆ کرد گوتم دێم بم بەکن ئەو مدیر عامی کە ئەمنی برد گوتی ینی تەلەبت چییە گوتم حەز دەکەم ناتام لە دائیرەی لە فەنیە دیانشم ئیشم بدێ کابم لە پێ بگوت تەماشای کابی خۆت کردیە کو دەچیە سەر ئیش گوتم ئەمری بنێرە دوای اختیبارم کە ئەگە نەبوو سەحبم کە ڕەسەن هەر خۆی لەوێن دەر دیاری کرد گۆمەسپان خانزاد نزیکترین مەشروع بوو طبعا ئەو مەشروع دیتیتت بەهاران هەموو خەرکە لە ڕێی کەس نەزان دێتە دەرێ لە خانزادی دێتە ژۆرێ لە خانزادی دێتە ئەو جادەیە یعنی دسرەی تێدایە نازانم عەدەدی قەناتری چەند تێدایە قەنتەرەکانی ئەغلەبی سپێشەلن ینی کاک عومەر برین اختصاصی طرق و سوورە کەمیەی خۆری کە لەسرە زۆر ینی وها بە چاو گچکت بە زۆر لەو ڕێی فێرە ئیش بووم لەگە کاک عەبدولخالق لێن ساڵی 79 هەفتا خەرجم کردیە لە بدایەتی هەشتا وەکو کاک عومەر دەرێ ئالیات سەحبی کرد هەمووی ڕۆی ئەمن کەتمە ڕێی گوێڕیش سایدی دوی مووسێ ئەو جۆت سایدەکە ئەو شەر ئەم ینی مهندس بشریفی بوویمە بەس بەعام کێشە لۆ دروست نەدەبوو کە مەسەن ئافرەت نەخێر ئەوکو ئافرەت ینی بەس بە کابی نەدەچوو بە کابی نەبوو بە کالەی بوو هەر ینی هەر بە پانتۆر و چاکەتیش بوویمە
ئەوەل وەجبە کە ئەمنیا وەرگرتووە کاک عەبدوخالق بی بە ڕەحمەت لەگەر کاک عوسمانی و مهندس میکانیکەکە زۆر یعنی ئەوە لە گەرم بوون دوایە کاک عومەر لە گەرم بۆ لە تڕۆق تەواوە ئەو وەختی دەیانگۆ خوشکە بەیان کاک عەبدوڕەحمان بەڕێزیشت کە ئەوەندە ساڵە هەم لە سندیکا و لەو بوارەی چی یادگارێک خۆش لەگەر پلەبەیان و کاک هەی لەگەر ئەمە لەگەر کاک عومەری تەمان ئەم هەفتە هەست تەخەرجم کردی ئەو هەفتە هەفتە تەخەرج کرد لە یەک جامیعای بوون سلێمانی لە مووسڵێ بەیان خوشکە بەیانیش لەگەرمە عینن ئەو هەفتە هەست بوو بەس ئەو وابزانم لە سلێمانی کرد بەس تقریبا نفسی وەقت بوو نفسی ئەوە بوو یادگاری لەگەر خوشکە بەیانی زۆرمان هەیە لەگەری لە نیقابەی پێکەوە بووینە لە فترەی زۆر دوای ئەو وەکیل وەزیری شارەوانی بوو ئەمن مدیری ما و مەجارێ بووم ڕەبتەکی باشمان هەبوو لەگەیشی ئەویشی لەگەرما متەفاهم بوو ڕێزی ستوڕەبی نام نەمدیتێ بەڕاستی ڕێزی بەرامبەری دەگریتن سقەی دەداتێ لۆ ئیشەکان ئەوەی نییە لە پشتەوە زەربەت لێ ناداتن ئەوەی هەیە لەسەر زاریتی ئەوزار خۆشبی یان ناخۆشبی بە ساراحەت یعنی دەست کراوەیە لە بۆ ئیشێش دەستی بەرامبەرەکەشی دەکردەوە ئەمە زۆر بە حوریەت ئیشمان دەکرد لەگەری مەشارعمان زۆر دەکرد ئەو وەختی مەشارع زەحمەت بوو ئەو وەختی هەنجی ئەو کاتی گرنگترین پرۆژەکان چ بوون پرۆژەکان ئەو وەختی ئەمە یەک پرۆژەم کرد ئێستا تەمان هەندێک پرۆژە هەیە کە دیتم زۆر سانازی پێ دەکەم یەک ئەو پرۆژەی ئاوی بێخال سۆران کە بەبێ مزەخە دەستە سۆران ئەو ئەمن دروستم کرد بایگرافیتی هەر بایگرافیتی هەم بە تەسمیمەکە من کردم هەم تەنفیزەکەش ئیسرافم لەسەر کرد بە ئیمکانیەتی دایرەی ئاوێ کە بۆ ڕێکانمان هەبوو لە مەخزنی بوو لەگەر ئەوەی کە مەبلەغەکی کەم تەخسیس کرا مەشروعەکەمان جێبەجێ کرد بەبێ مزەخە ئاو دەستە سۆران ئەو فترەی مەشروعەشی ئێستاش هەر مەشروعەشی ئێستاش سوود و چونکە تو بەبێ مزەخە ئاوە باشە دەڕوا خاوینە ئەوە یەک لە مەشروعەکان ئێستا کابراهەم بەبێ مزەخەش دەچینەوە کن کاک عومەری بەڵێ دێنەوە باشە کامەر بەڕێزیشت کە لەو فترەی هە لەگەڵیان بووی ئەکید یادگاریتان پێکەوە هەیە ئەکید کارتان پێکەوە کردیە حەز دەکەم هەندێک ئەو یادگاریشتانم لەو بچێڕ ئێمە وەکو برین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین ئیشمان بەیەکەوە کردیە بەڵام بە تایبەتی ئەو کاتەی کە ئەمن بوومە هەر وەکو ئەندازیار ئیشم هەر کردیە بەردەوام ئەو فترەی دەگا بەیانخانی لێک دابڕابووین ئەو لە شوێنی تر ئیشەکرد بەڵام کە بووە وەکیل وەزیری ئێمە لە وەزارەتی ئشغال و ئیسکان ئەو کاتی چکە دوو وەزارەت بووین وەزارەتی ئاودانکردنەوەش هەبوو کە بۆ وەکیل وەزیری ئێمە ئەو کاتی ئەمن بوومە مدیری تۆڕقی هەولێر لە مدیری ڕێگاوبانی هەولێر 3 سال ئیشم کرد ئەو کاتی فترێک بەیانخان وەکیل وەزیری ئێمە بوو دوایی گۆڕانکاری پەیدا بوو وەزارەت نازەنین خانی شاد دوایی بەیانخان چوە مەوقعی تر لە حکوومەتیمە ئێمە ئیشمانە کرد لە ڕێگای مەسیف ئەو کاتی فترەیەک ڕاوەستا بوو پێشی ئەمن ببمە مدیری تڕق دوایی داوامان کرد گوتمان ئێمە یان دەبی شەکەی تەواو بکەین پارەمان بدەنێ یان مەچینان سەحب بکەین مەچینەکە شتیان لێ ئەبردرا وەڵی تر موافقیان کرد و دەستمان بە ئیش کردەوە هەوبوو لە مانجی 2000 سالی 2000 ئێمە ئیشەکەمان تەواو کرد من سالی 99 بوومە مدیر تڕق تقریبا سارەکی نەبرد ئەو ئیشەکەمان تەواو کرد ئەو جۆت زادەکەەوە دوو سایدەکە یەکەم دوو ساید بوو تقریبا یەکەم دوو ساید بوو بەرێ نەبوو پاشیوی لە دوایی ئەوەی کە 2000 ئەو فترەیەکە ئیشمان کرد ڕێگاوبانی هەولێر و چەندین ڕێگای ترمان کرد خاصەتەن ڕێی گوندان پاشی لە 2002 بوومە مدیرعامی ڕێگاوبان لە وەزارەتی ئاودان کردەوە هەتا ئەو کاتەی برین ئیدارەیی بوو لە 2007 ئەم بەردەوام لە ناو وەزارەت بووم ئیشی ڕێگاوبانی هەولێر و دووهۆکمان ئەمن وەکوم برێ مدیرعامی ئەفۆن سوالەکەم هەیە ئەفۆن بەرێ ئێستا چۆن دەبینی ئەو زادانە ئێستا دروست دەکرێت ئەوەی دەکرێن بەڕاستی دڵخۆشکەرە لەبەرەوەی ئێستا ڕام لێە ینی جاربەجار بریم لەری هەندێک ئیشی ئینهیارات و فەیلەر ڕوو ئەدا لە ڕێگاوبان بەڵام ئەوەش ئەمینێت تۆ سەر ئەندازیاری سەرپەرشتیار دەبی زۆر کۆنتترۆلی دیزاینەر یان سەرپەرشتیار
دیزاینەر کردیتی بەڵام دەبی چۆن ئەو دیزاینەی تەنفیز دەکەی ئەوە گرنگە ئەندازیاری سەرپەرشتیار لە ئەساسەوە کە دەست پێکە لە توڕابیەی بە پێی مواصفات کۆمپاکشنی خۆی وەگری و مواصفاتی تطبیقکە لە دووی لە بۆ تێکەلای مکەسەری قیر ئەگا سێ تەبقەبی قیرەکە جۆری باش و کاربینن خاتەن ئەو وەختی ئێمە کە دەستمان بە ڕێگاکان کرد معاملی قیرمان هەمووی کۆنەکان بوون معمەلی نوێمان نەبوو بەو بجاریش بەو حالیش ئێمە کە معمەلەکانمان ئیش پێ کرد یعنی کۆنتترۆلمانە کرد جاروەجار بە پێی طبق المواصفات دەرەچوو بەرام دوایی تر ئێستا معاملی نوێ پەیدا بووە ئەو طبعا ئێستا تەکنۆلۆجیا تەتەوری کرد ئەو تەکنۆلۆژیای زمانی خۆی پێشان لە مرور سەریعی بینی بەغدا و بەسرا بەکاردات ئەلمانیەکان و شەریکاتی دی ئەمە لەوێ بینی بوومان بە نەوعک وەی لێ هات ئێمە لێرە لە کوردستان ئەو فترەیە ئێستا هەموو شتێک متوەفرە و معاملە قیرانە مەسەڵەن دەستخۆش یعنی کاک عومەر ڕاد لێیە وەشلێ بەرێ تەواو شتەکان جوانە ڕێک پێ ئەرێ وەڵای ئێستا الحەمدولله حتا ئەو فترەیە ئەوە دو سێ سارە بەڕاستی کارێکی وا ئەکرێ لە ڕێگاوبان دوو سایت کردن و ئیشەکان ڕناوەستن وەکو فترەی ئێمە کە مقاول بینی سلفەی وەرنەگر بە یان ئەوە با فترێک ڕائەوەستا مەشاکلمان هەبوو دەست خۆش بی یعنی ئێستا زۆر پلە بەیان دێنەوە کەم بەڕێزت بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆی هەندێک قسەی خۆشم لەو بکە من چەند دەقەکەم چەند دەقەکتمە تەوانم پێ خۆش حالم لەو تەواجدم لەو بەرنامەی تو لەگەڵ برادرانی خۆم ڕێزم هەیە لە هەموو برادرەکانم يعني بري نري مهندس عمودي فقرية لهم حكومة بلا بيان سؤالك بلي أجا مهندس نباي حز ذكرت سباي هر مهندس هر مهندس يعني استاج بري واتا بتسينا صفر نقطة صفر ده بيوم هر مهندس چونك نازم مهندس يش بعام مرحن بعام يعني نادرا ده بين مهندس تنبرو أو أوش أجا تشجيع هبي أجا أجاد لي بي حافظتي أو بكي حركة دكاترة. بيان بقصي أو بروجي كزور شانازي بيو دكي. زو سايدي كركوكا ريغويريا قوم اسمان خانزادة كأول زار أو يشكم كردية. دسري كلكا مقترب أو دسري كلك دسري جوركا أو مهندس مش. باشا حزد ليبو تسبكي ولود نهات لود نلوى. حزم ليبو أماكا لبغداد مجمعات تشيزور يعني هر محافظة دو مجمعي جورا بواقع لهم كردنو هبو تواو نبو حزم ليبو أو مجمعانا لحوليري دس بيكري بس الحمد لله يعني أوي استثمار أو وقتي أمال صح حسابي حكومة ما عندك لبيندر لحوليري هموي باستثمار الحمد لله بله حزدكي استال لبواري هندسي سبكري يعني بتسنوش يعني براستي ببين متزاملة من ناس متزاملة كسبكم استا يعني لكردستان خصوصا يعني هولير ومحافظة كان دي أول شيء زور يعني مشاريع شيء زور ذكري توسع أوي بطرق فنية وكاك عمر قوتي اختصاصا طرق السورة كذا بينم أو نوع زادانا سطو بستي ذكري وسطو بنزاي ذكري دەچمە دهۆچیان دەچمە سلێمانی ئەو جادەی دی دەکرێت شارەکان هەوە ینی گەورەتر دەبن جوانتر دەبن تەواو فەخر دەست خۆش کاک عەبدوڕەحمان باسی هاوڕێیەتیم لێ بکە خاستن لە بینی مهندسان دەبی چۆن بێ وڵای هاوڕێیەتی تەمان دەبی یەکەمین جار ئینسان لەگە یەکدی بەڕاستی بیتن هاوکاری یەکتر بکاتن لە ناحیەی إيش بتايبتي مهندس أما بحكمي أوي أمن نقابي مهندسينيشم دبي مهندس دعمي مهندس بكيان فيري بكادك بي أول شيء اللي بقري نقطة شيء اللي بقري حتى دوري بيختوا يعني اللي الشكل بسكري عادة ببيتار نشان دري يعني دائما محاولة بكاتن تسهيل أموري بكاتن فيري بكا يعني أوي كأزموني هي بيستفيري أويك بأزموني. دسوش كاغمر بريزد وكو دواقصة أو برادريات جواني كأوا 30 سالة 3 سالة أويتان شون ديبين؟ بحقيقة إما وكو يك
دەست ئیشمانە کرد ئەو برادرانە بە تایبەتی خوشکە بەیان کە وەکیل وەزیری ئێمە بوو ئەو کاتی دوایی لەگە کاک عەبدوڕەحمانی ئێمە دائیمەن چونکە پێشتر لە جامیعە یەکتریمان دەناسی لە وەختی لە ئیشی وەزیفیش هەر پەیوەندیمان لەگە هەبووە خاسەتەن ئەو کاتی ئەو لە دائیرەی ئاوێ بووە یعنی هەر بەردەوامە هەر بەردەوام بووین لە نەقابەی هەر یەکتریمان دیتە ئەو لەوانەیە فترەکەبی چەند مانگەکەبی یەکدیمان نەدیدوی زۆر زۆر سوپاسان دەکەین هەر وەکو دەڵێن ئەندازیاران پێشمەرگەی ئاوادانکردنەوەن سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بن تەندروست بن.